بەرگری بکەین لە خێزاکان و لە سەحابەکانی ڕێگە نەدەین هیچ کەسێک بوختان بە خێزانەکانی بکات. وەڵا خۆڵێن عایشە خراپەی کردووە، جوابی بەرەوە بڵێ شەکرت شکاند، خوای پەروەردگار لە قورئانە تەبریئەی ئەوی کردووە و خراپەشی نەکردووە، ئەوە ئیشی منافقەکانە. وەڵا ئەڵێنە و سەحابە وایە، ئەڵێن ئیمامی عومەر ڕقی لە کورد بووە، ئەمە قسە بووە لە ناو خەڵکا کراوە. ئەڵێن ئیمامی عومەر کوردی بەزۆ کردوتە مسلمان، وانە لا تسبوا أصحابي لا تسبوا أصحابي فەرمێت جنێو بە سەحابەکانم مەدەن، سوێن بەخوا ئەگەر ئێوە بەقەدەر شاخی ئوحود ئاڵتون کەنە خێر بەقەدەر مشتێکیان نی و مشتی ئەوان خێرتان ناگات. خۆ سەحابە بوون لەگەڵ یا بوون، خوێری خۆیان ڕژان. باسی چەند شتێکرا زمانتان بگرن کە لەوانە ئیذا ذوکر ئەصحابی فەئەمسیک و زمانی خۆتان بگرن. خەڵکەوتە باسی ئیمامی بەکر بڵێ من هیچ ناڵێم، خۆ لەگەڵ یا نەژیاوم، خۆ خوڕمام لەگەڵا نەخواردووە. ئەوەی بە من گەیشتۆ لە کتابەکانە و لە قورئانە سەحابەیەکی بەڕێزای خەمە سەرچاوم و صالح المؤمنین پیاوچاکی ناو ئیمانداران ئەبوو بەکرە کە لە ئەشکەوتەکە لەگەڵیایەتی کە ماڵە خاتە خزمەتی، زۆرینەی زانایان ئەم ڕەئەیان پێ بەقەوەتە کە ئیمامی ئەبوبەکر لە خەفەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کردووە، شەهید نەبووە، هێندەی خەفەت لێ خواردووە. هەرسێکیان چونکە خۆشەویستیەک بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئیمامی ئەبوبەکر ئیمامی عومەر هەرسێکیان لە تەمەنی 63 ساڵی وفاتیان کردووە، هەرسێکشیان لە پاڵێکان هێژراون. یعنی چ خەزور و زاوایەکەی ئاوە بە یەکۆ بیان کرێت و دەعوە بکەن و بچێت دەدوایە و بڵێ دەستبارم بە لە دەعوەکە ئەگەر ئەوان نەبن. بۆیە سەحابەکانمان خۆش بێت لە گەورەیان هەتا بچووکیان قەدحی هیچ سەحابەیەک نەکەین و ئاگداری کۆمەڵێک منافق بن دێن جنێو بە معاویە دەن. معاویە خاڵی ئیماندارانە، هەر کەسێک بێڕێزی بکا بەرامبەری خۆی بێڕێزە، خۆی بێڕێزە. ئەمڕۆ خەڵکانێک شینەکەن شینە ها فرمێسکە ڕێژن بۆ دوژمنانی خوا. وڵا معاویە وای کردووە، معاویە ڕەغمە ئەنفێک خاڵی ئیماندارانە، خاڵی ئیماندارانە. ئێمە بە خاڵی خۆمان نێزانین. ئەگەر ئینسانێک لە دایکێکی تر بووە با بە خاڵی خۆی نەزانێ و حسابی زۆڵێکی بۆ کرێت و لە ڕوبەڕێستان، بەڵام ئێمە بە خاڵی خۆمان نێزانین و دەم ناخینە هیچ فیتنەیەکی سەحابەکانەوە. هۆ تێگەیشتنی ڕاست و دروستە لە دین و لە شەرع، نە خەڵکانێک بێن باسی ئەبوو هورێرە و معاویە و عەلی و فلان و فلانت بۆکە، بەڵام بەس عەلیمان خۆشەیە درۆشەکەن. عەلی لەگەڵ یانانیە پیان بکرد هەمویان قەلە پاچاکات و ئەوانە جەمعێکن. وسیق الذين كفروا إلى جهنم زمرا.